دوجار پرۆژەی یاسای بودجەی 2021 عێراق لە ئەنجومەنی وەزیران پەسەند کرا و ڕەوانەی پەرلەمان کرا. پشکی هەرێمی کوردستانیش بە مەرجی ڕادەستکردنی نەوت بە بەغدا بەسراوەتەوە. پشکی هەرێمی کوردستان لە پرۆژە یاساکە بە نزیکەی 13 تریلیۆن دینار دیاری کراوە. لە بەرامبەردا پێویستە حکومەتی هەرێم ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت و نیوەی داهاتی خاڵە سنووریەکان ڕادەستی بەغدا بکات. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە بەرنامەی ئەمڕۆی پەیامدا بە دووری زانی پارتی نەوت ڕادەستی بەغدا بکات. وایان کردووە یعنی بەم پارەی نەوتە ئەوێ هەموو مجتەمەعەکە کۆنتڕۆڵ بکەن، بۆیە پێیان وایە بگەڕێنەوە سەر پرسیارەکە عەفوم بکەن، پێیان وایە ئەگەر نەوت ڕادەست نەکەن، یعنی خۆ ئەگەر نەوتەکە ڕادەستکەن ئەمانەیان پێ ناکرێت، یعنی ئەمانەیان پێ ناکرێت کە بتوانن هەموو کۆمەڵگەکە بێدەنکەن، هەموو کۆمەڵگەکە زەلیلکەن، یعنی بە نەوت وایان کردووە. زانی ئەو نەوتە ئەو بۆ ڕێی کە ڕایان کێشان کاک حەکیم ڕێک وەکو کەلەپچەیەکی ئاڵتوونی وا بوو، وەکو باش نیشانی خەڵکیاندا، بەڵام بۆ خەڵک جەهەنەم بوو. بیرتانە 2013 نێچیروان بارزانی ئەیوت ئێمە کارێکمان کردو کۆمپانیای ئەگدا ئەمەزرێنین بە ناوی کەپکۆ ڕاستەوخۆ لە خەڵک سوودمەند دەکەین و هاوڵاتیان سوودمەند دەکەین لە پارەی نەوت. بزانە نەوت چ بەدبەختێکی بۆ خەڵکێنە. بزانە تا ئەو کاتەی 2013 بە بۆڕی نەوتیان ڕاهین نەکرد ساڵانە تا 2013 بزانە موازنەی پشکی هەرێمی کوردستان لە موازنەیە لەسەروی 11 ملیار و 12 ملیار دلار بووە. وەشار عەبدوڵڵا ئەندامی لیژنەی دارایی پەرلەمان پێی وایە پرۆژەی یاسای بودجەی 2021 دەرفەتێکی زێڕینە بۆ حکومەتی هەرێم هاتووەتە پێش تا لەگەڵ بەغدا بگاتە ڕێککەوتن. ئەگەر ئەوانە نەوت ڕادەست بکەن، ئەگەر نەوتەکە ڕادەست بکەن، موازنەی 2021 عێراق موازنەیەکی زۆر استراتیژیە و پشکی هەرێمی کوردستانی تیا جێگیر کراوە و ئەگەر نەوت نەبێ بە کێشە لە 2021 بەس نەوت نەکەن بە کێشە وعدە دەین کە خەڵکی کوردستان کێشەی موچەی نامێنێ. ئەو ئەندامی لیژنەی دارایی پەرلەمان وتیشی ئەو وەفدەی ئێستا لە بەغدایە تەنها گفتوگۆ لەسەر پشکی هەرێم لە یاسای قەرز دەکات. مەسەلەن بۆ نمونەیەک لەو لێدوانانەیە وڵێت هەرێمی کوردستان ئەوان ڕازی بوون هەموو نەوتی هەرێمی کوردستان ڕادەست بکەن ئەسڵ و ئەساسی نییە، یان ڕادەست ئامادە بوون نەوت ڕادەست بکەن ئەسڵ و ئەساسی نییە. ئەو وەفدە بەڕوونی لە کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی حکوومەت، لە کۆبوونەوەی لەگەڵ لیژنەی دارایی ئێمە، لە کۆبوونەوەی لەگەڵ حیزبە سیاسیەکان و تویانە ئێمە بۆ یەک ئامانج هاتووین، بۆ یەک ئامانج ئەویش بریتیە لە یاسای سەدی عەجزی مالی، یاسای با بڵێن پڕکردنەوەی کورتێنانی دارایی. ئەم یاسایە داوای ئەقیامی نەوتەکە، ئەقیامی نەوت یعنی قیمەتی نەوت، قیمەتی نەوت یعنی داهاتی نەوت. ئێمە هاتوین داهاتی نەوتان ڕادەست بکەین نەک نەوت. بەڵێ بۆ داهاتەکەش تەمان پێیان وتون ئێمە جەدوەلتان ئەدەینێ، جەدوەلی ئەوەی چەندمان فرۆشتووە و ئەم بەجێری ئەم جەدوەلە چەندمان ئەکەوێت تەلاتان بماننەوە ئەومان ئەوێت ینی ئەو تەمان لەسەرەوەش ئیشکال دروست بووین، توانێت ئەوە پارەکە ناگەڕێنەوە بەزەوە ئێوە داتاکانمانە دەنێ، توانە بەڵێ ئێمە داتاکانتان ئەدەینێ. ئێستا لە ناو شەقامی سیاسی عێراقدا حکومەتی هەرێم هیچ متمانەیەکی نەماوە. پەرلەمانتارە شیعەکان ئامادەنین هیچ پرۆژە یاسایەک لە پەرلەمان تێپەڕێنن تا ئەو کاتی هەرێم نەوتەکەی ڕادەستی بەغدا نەکات. بۆیە ئەگەر حکومەتی هەرێم بە مەرجەکانی بەغدا ڕازی نەبێت ساڵی 2021ش وەک ئەم چەند ساڵی ڕابردوو بۆ خەڵکی هەرێمی کوردستان ساڵێکی سەخت و پڕقەیرانە بێت.